فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی بزانە لە وتاری ڕابردوودا باسی ئەوەمان کرد کە ژیانی سەرزەوی بە تێگڕا مرۆڤایەتی ئەگەر ئامارێک وەربگیرێ لێکۆڵینەوەیەکی کۆمەڵناسیانە بکرێ بۆمان دەردەکەوێت کە مرۆڤ لە ژیانی خۆی ڕازی نییە. بە کورتی ژیانی لێ بووەتە ژان. وتاری ڕابردوو لە خزمەت سوورەتی ئەلمەعاریجدا بووین، باسی ئەوەمان کرد ئەو هۆکارانە چین کە ژیان دەکەن بە ژان. لە خزمەت سوورەتی ئەلمەعاریج لە قورئانی پیرۆزدا لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا کە مانگی قورئانە ڕوونمان کردەوە کە خوای پەروەردگار دەفەرمێ مرۆڤ هەلوعە جەزوعە مەنوعە. مرۆڤ دایمە تەنگەتاوە، مرۆڤ سیفاتی وایە خۆڕانەگرە، لە کاتێکە بەشێکی بچووک لە ئازاری بەرکەوێ خۆی ڕاناگرێ، زەرەری بەرکەوێ هاواری لێ بەرز دەبێتەوە. ئەگەر کەمێک خۆشی ژیانیشی بەرکەوە دیسان خۆڕانەگرە، لە سنووری خۆی دەردەچێت، لە خۆی بایی دەبێ. خوای پەروەردگار چارەسەرەکەی بۆ داناین بە چەند خاڵێک فەرمووی ئیلا ئەوانە نەبێت کە نوێژ دەکەن. بەڵام نوێژ هەر ئەوە نا، ئینسان بچێتە سەر بەرماڵ و چوارکان نوێژ دەکەم و ئەڵڵاهو ئەکبەر و نەزانێت چی و تۆ سەلام بداتەوە. نوێژ پێویستی بە کۆمەڵێک ڕەفتاری جوان هەیە، واتە کە لەسەر بەرماڵەکە لا چووی کە لە مزگەوتەکە چوویتە دەرەوە دەچیتەوە ناو کۆمەڵگاوە. ئەم نوێژە بیسەلمێنی کە نوێژ خوێن بووی لە کردارەکان تا دەردکەوێ. خوای پەروەردگار باسی کۆمەڵی سیفاتی بۆ کردین، باسی ئەوەی بۆ کردین چۆن لە مزگەوتان نوێژ خوێنی لە کاتی کار و کەسابەتیشدا بەخشندەی لەوەی کە خوای پەروەردگار پێیداوی جزئێکی بەشێکی کردوتە زەکاتی ماڵەکەت معلومە، ئەبێ بیبەخشی بۆ کەسانی کە هەژار و نەدارن. بەخۆتا بچیتەوە لە بواری زەکاتدان و بەخشیندا تۆ خەلەل نییە، چونکە کاتێک کە تۆ نابەخشی و زەکات نادەی دڵنیا بە ناڕەحەت دەبی، بەهۆی ئەوەی زەکات نەدانی تۆ کۆمەڵە خەڵکی تریگی خستۆتە ناڕەحەتیەوە. بەخۆتا بچۆوە ئایا کاتێک کە دەڵێ قیامەت هەیە یەقینی تەواوت هەیە کە پاداشتت لەسەر ناڕەحەتیەکان وەردەگیرێ، سزا دەدرێت لەسەر ئەو خۆشیانەی کە لە بەزاندنی سنوورەکان و چوونە ناو مافی خەڵکیەوە وەردگرتووە. ئەگەر ئەمەد کردبێت لە زۆر خراپە گەڕاویتەوە، ئەگەر نەتکردبێ هەر لە دنیادا ژیانت دەبێت بە ژان بەشێکی. لە داوێن پاکیدا ئینسان ئەگەر کاتێک کە داوێن پاک بوو ڕەوش بەرز بوو، خەڵکی لە دەست و داوێنی ئەمین بوون، لە چاوی ئەمین بوون، ئەوە بە دڵنیاییەوە هەز بە ئارامێکی دەرونی دەکەی. بەڵام کاتێکەوە ئینسان سنوورەکانی ترازا و غەیری زەواجی شەرعی، غەیری هاوسەری حەڵاڵی خۆت هەم بۆ پیا و هەم بۆ ژن، ئارەزوەکانی بە هەر ڕێگایەکی تر کە خۆتان معلومە لەلاتان، بە هەر ڕێگایەکی تر ئینسان ئارەزوەکانی خۆی لە غەیری هاوسەری حەڵاڵی خۆیدا خاڵی کردەوە، ئەگەر هیچ یاسایەکیش سزای نەدا، ئەگەر هیچ کامێرایەکیش چاوی لێ نەبێ، ئەگەر ناوی نەچێتە سەر ناوی دەمی هیچ کەسێکیش، بە دڵنیاییەوە دەرونی ئازاری دەدا، بە دەرونێکی نائارامەوە دەژی، هەز بە پەشیمانی دەکا، هەز دەکا خەجاڵەتە لە بەردەمی خوادا، لە بەردەمی خەڵکە، لە بەردەمی نەفسیەتی خۆیدا. بەڵام کاتێک کەوا بە حەڵاڵی بە ئەو کارە ئەنجام دەگەیەنێ، لۆمەکراو نییە. خوا فەرمووی فەئینەهم غەیر مەلومین، لای خوا لای خەڵک لای خۆی. بە عەهد و پەیمانێکدا بچەوە کە داوتە، بەڵێنێک بە خەڵک دەدەی هەر مەڵێ بەسەر چاو. زۆر خەڵک هەیە نوێژ خوێنە، زەکاتیش دەبەخشێ، داوێن پاکیشە، بەڵام هەرچی پێی دڵێ هەر بەسەر چاوە. جا هەیە لە پیشەکەی داوە دەیان وعد بە خەڵک دەدا نیوەشی هەر ناچنێتەوە. خەڵکێک هەیە خۆی هەڵدەبژێرێ، ئەو هەموو پەیڕۆ و پرۆگرام و بەرنامەی کار و ئەوانەی ئەم حیزبانە نازانم چۆن جوابی خۆیان دەدەنەوە. ئەو پەرلەمانتاری دڵاگەر بێت و هەڵم بژێرن وا دەکەم و وا دەکەم، ئەی کوا بەڵێنەکانت ئەوەی کە چوێ ناو خەڵکی فەقیر و هەژار و جارشکە و کۆڵانە نەبینیەوە. ئێوە بەڵێنە ئایا تۆ بڵێ تۆ ئاسوودەبی، بە دڵنیاییەوە ئاسوودە نابی،
بە دڵنیاییەوە ژیانت دەبێتە ژان، چونکە ژیانی خەڵکانێک بوو بە ژان بەهۆی تۆوە. ئەو ئەمانەتەی لەسەر شانی هەر یەکێک لە ئێمەیە. ئەمانەتەکە هەر ئەوە نییە کەسێ پارەی لادانابی و بیدەیتەوە. ئەو ئەمانەتەی کەوا پیشەکەتە، کارەکەتە، بە جوانترین شێوە چەندی لێت زانی درێخین نەکردو ئەنجامتدا بەخوا بەختەوەر دەبی. ئەو شاهیدەی کە لەسەر شانتە ئەدات کرد بە حەقی خۆی ئەنجامتدا، ئەو ئیسلامەتی کە قبوڵت کردو بە شانازیەوە تت مسلمانم، نەک ئەگەر لە شوێنێکا مەدیسەکە بە شێوەیەک بوو بڵێ وەڵا من نوێژەکەم ناکەم، وەڵای با گاڵتەم پێ نەکەن. ئەگەر لە شوێنێکا بمعرە خورایەوانێ وەڵی قەیچێکە خۆ من ئەو پەڕی ناخۆمە لەسەر مێزەکەدا دەنیشم. نا مسلمان دەبێت بە عیزت بێ. والذین هم لشهاداتهم قائمون. مادام من شایەتیم داوە بە لا إله إلا الله محمد رسول الله، ئەبێ بە هەموو شێوەیەک بەرز ڕایگرم، بەرز و بڵند بێ، شانازی بە دینەکەتەوە بکەی. خی پەروەردگار دەفەرمێ هەر کەسێ ئاوا بێ ئاخری دەچێتەوە سەر نوێژ. والذین هم على صلاتهم يحافظون. پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن. یەکەم جار فەرمووی نوێژ خوێنێکن کە بەردەوامن لەسەر نوێژەکانیان، دائیمون. لە دوای هەموو صیفاتەکانیشەوە فەرمووی یحافظون، پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن. دائیمون یعنی بەردەوام پێنج فەرزە نوێژی فەرز دەکەن و سونەتەکانیش دەکەن. یحافظون یعنی لە ناوەندا ئەم کۆمەڵە صیفەتە هەبوو: بەخشندەیی، زەکات بەخشین، ڕەوش بەرزی، داوێن پاکی، زمان پاکی، ئەمانەت پارێزی، وعد و بەڵێن بردنە سەر، شاهیدی دانی بە حەق. لەناو ئەم چوارچێوەیەدا ئەو سەری نوێژە و ئەم سەری نوێژە یحافظون. هەر کەسێ صیفاتەکانی جوانی ئاوا لە کۆمەڵگادا پێوە دیار بوو، ئەوە نوێژی پاراستووە، ئەوە نوێژەکانی قبوڵ بوون لای خوای پەروەردگار. ئولائیکە فی جەنات مکرمون. ئەو موژدە بێت لەو کەسە کە بەهەشتی خوا جێگایەتی. بەخوا پێش بەهەشتی قیامەت ئێرەی بەهەشت دەبێت. تۆ لە ژیان تا بێمنەت دەبی، سەربەرزی، خیانەتت لە کەس نەکردووە، غەدر لە کەس نەکردووە، مافی کەست پێشێل نەکردووە، هاوکاری خەڵک بووی، دڵخۆشی خەڵکت داوەتەوە، ێ بە دڵنیاییەوە دڵخۆش دەبی. بڕواتان هەبێ بەڕێزان، ژیان ئەو تاریکیە نییە کە ئێمە دەیبینین. ژیان ئەو هەموو گرفتانە نین کە ئێستا ئێمە ڕۆژ و شەو بە گوێماندا دەدرێ، بە چاوماندا دەیبینین، لە دڵا بیری لێ دەکەینەوە. گردون فراوانە. إن أرض الله واسعة فتهاجر فيها. بەسەریا بگەڕێ، هجرەتی بۆ بکە. زەوی خوا فراوانە، تەنگەبەر نییە. تۆ لەناو بیرەکانی تەنها ئەوەندەی ڕووناکی لێ دیار بێ. ئەوە خۆمانین لاپەڕەکانی ژیانی خۆمان ڕەش دەکەین بە دوورکەوتنەوە لە مەنهەجی قورئان. بۆیە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بەڕێزان ئەگەر دیقەت بدەیت، یەک سەردەم نییە خەڵک لە ژیانی خۆی ڕازی بوو بێ. شاعری عرب کاتی خۆی وتوێتی: كل من ألقاه يشكو دهره ليت شعري هذه الدنيا لمن. وتی والله شاعرەکە دەڵێ دیارە شاعیر ئەو کاتە زۆر مهم بووە. شاعیر دەوری کەناڵێکی ئاسمانی فەزایی ئەم کاتانەی بینیوە. ئەستا سەتەلایتێک چەند کارمەند ئیشی تێدا دەکات، چەند فراوانە، ئەم سەراوسەری زەوی دێنێ و دەبا. هەمووی ئاگادارە بەهۆی مانگە دەستکردەکانەوە. شاعیر ئەو زەمانە بریتی بووە لە یەک کەناڵی فەزایی. شاعیر زۆر گەورە بووە، دەنگی ناخی خەڵکی گەیاندووە، لەگەڵ خەڵکا بەریەکەوتنی زۆر بووە. بۆیە زۆر جار شاعیرەکان بە پارەی زۆر کڕدراون لەلایەن دەسەڵات دار و پاشاکان و سەرکردەکانەوە. ئەو شاعیرە دەڵێ هەرچی تووشی بووم، قسەی بۆ کردم، ناخی خۆی بۆ هەڵڕشتم، یەشکو دەهڕەهوو. هەر ناڕازی بوو لە ژیانی خۆی. کەسم نەبینی بڵێ بەخوا ژیانم مرتاحە. خۆزگە بمزانیایە کێ هەیە لەم دنیادا ئاسوودە بێ. دکتۆر عەبدولکەریم بەکار، زانایەکی گەورەی دەروون ناسە، دەڵێ ئەگەر چەند سەدەیەک بگەڕێینەوە دواوە و سەرانسەری جیهان بگەڕین، ئەوە کەسێک نابینیت لە سەردەمەکەی خۆی ڕازی بێ. ئەوە قسەی دکتۆر عەبدولکەریم بەکارە. دەڵێ ئەگەر مێژووی مرۆڤایەتی بخوێنەوە، کتێبەکانی قەدیم بێنەوە، ڕاوبۆچوونەکان کە وەرگیراون بخوێنەوە، کەسێکت دەست ناکەوێت لە کاتی خۆیدا لە ژیانی خۆی ڕازی بوو بێ. هەمووی هەر ناڕازیە. ئێمە ئەمڕۆ دەڵێن کاکە مناڵ ئێستا لە سنوور دەرچووە، مناڵی باش نەماوە، مناڵەکان گوێڕایاڵی دایک و باوگنین، بەڵام بڕۆ قسەی ئەرستۆ بخوێنەوە. ئەرستۆ چەند هەزار ساڵ پێش ئێستا دەڵێ منداڵانی ئەمڕۆ دەڵێ شەیتانن، هیچ شتێ سوودی نییە لەگەڵیاندا. ئەمڕۆ ئێمە دەڵێن ئەو پیاوانەی کە مرد بوون، ئەو ژنانەی کە مرد بوون، بەخوا حەیف بەجێیان هێشتین، ژیان تامی نەما بەبێ ئەوان. ئای چی پیاوانێکی بەڕێز بوون باب و باپیرانی ئێمە، نەنە و دایە گەورەکانی ئێمە، ئەو شێرە ژن و شێرە پیاوانە ڕۆیشتن لە کۆمەڵگادا. بەڵام ئێمە ئەگە ئەمڕۆوا دەڵێن بڕۆ بۆ لای شاعیری جاهیلی کە ناوی لوبەیدا. لوبەید کە شاعیری جاهیلی بووە،
باسی سەردەمەکەی خۆی دەکاو دەڵێ ڕۆیشتن ئەوانەی لە ژێر سایەیاندا ژیان هەبوو ئەو کاتە دەڵێ یعنی ئمە لە پێش ئیسلامدا وتوێتی دەڵێ ڕۆیشتن ئەو پیاوانەی کە لە ژێر سایەیاندا ژیانێکی ئارام هەبوو واتە پیاوی بەڕێز و مەردمان لە ناودا نەما هەر زەمانێک کە تۆ دەیخوێنەوە عینی قسەکانی ئێمە دەکەنەوە لە خزمەت تەفسیری مەلای گەورەی کۆیەدا بووم تەفسیری کوردی کە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە نووسیوێتی لە بەرگی دەدا لە شەرحی ئەو ئەثەرەدا کە هاتووە دەفەرمێ کاتێک کەوا سێشت هەبوو ژیانت هەبێ باشترە لەوەی بمری بە پێچەوانەوە هەر وەختێ لەسەر زەویدا سێشت ڕوویدا والله ئینسان تا ڕۆژێ زووتر بمرێ ئاسوودەتر دەبێ ئەویش ئەوەیە ئیذا کان ئومەراؤکم خیارەکم وأغنياؤكم سمحاءكم وأمركم شورى بينكم هەر وەختێک کار بەدەستەکانتان فەرمانڕەواکانتان ئەوانەی کاروباری گەل و میلەتیان دەکەوێتە دەست باشترینی خەڵک بوون باشترینتان بوون ئەی خەڵکینە پاڵاوتەی ناو میلەتەکان بوون دەست پاکترین چاو پاکترین داوێن پاکترین زاناترین زمانزانترین بەویژدانترین بەڕێزترین دڵسۆزترینی خەڵک بوون لە ناو هەموو خەڵکات دەستەبژێرێک هەڵبژێردرا بوون حکم و فەرمانڕەوایی ئەو خەڵکیان درابووە دەست وڵات ئەوان دایان بربەڕێەوە ئەگەر ئەوانە ئەوەندە چاک و بەدین و بەڕێز و بە حورمەت بوون ئەوەندە بەویژدان و دەستپاک و داوێن پاک و بە ئەخلاق بوون ئەوە تۆ هەموو ڕۆژێکی ژیانت بەختەوەریە چونکە بەڕاستی ژیانی تاک بە تاکی مرۆڤەکان پەیوەستە بەو حکمڕانی کە لە وڵاتەکەی تۆدا هەیە ئەگەر کار بەدەستەکانتیان باشترینتان بوون ئێوە مادەم باشترینن چاوساغن بۆ ئێوە کەشتی ژیان ئەوان لێی دەخڕن تۆ لە کەنارێکی ئارامدا دەژی ئەوان حکمڕانی وڵاتن پارە و داهاتی هەموو وڵاتیان بەدەستە تۆی هاوڵاتی چۆن مافت دەخورێ بە دڵنیایی ئەوەندەی لە بەردەستایە تۆی گەنج تۆی بەتەمەند تۆی خانەنشینی پیر هەمووی خۆشبەخت دەبێت ئەو گەنجە لە خوێندندا بەنابڕێ ئەو زانکۆیە زیاتر دەکرێتەوە هەر ڕۆژە شەقامێکی نوێ دەکرێتەوە هەر ڕۆژە گوڵ و گوڵزارێک دەشێندرێ هەر ڕۆژە بەردێک لا دەبرێت دڕکێ لا دەبرێت گوڵێک لە شوێنیا دەنێژرێ تۆ هەموو ڕۆژە دڵت خۆشە دووەم ئەگەر هاتوو دەوڵەمەندەکانتان سنگ فراوان بوون دەستکراوە بوون بەخشندە بوون دڵیان کراوە بوو دڵیان دەوڵەمەند بوو چونکە کاتێک کە دەوڵەمەند لە وڵاتە زۆر بێ بەڵام ئەو دەوڵەمەندە لەگەڵ ئەو سەرمایە کە هەیەی الحەمدلله دەستی کراوەیە پارەکە لە گیرفانیایەتی نەک لە ناو دڵیایەتی بەردەوامی خوا ئەو خەڵکە سود لەو سەرمایەدارە دەبینێ لەو دەوڵەمەندە دەبینێ سومەحاءکم چاوپۆشیکەر بوون کەسێک قەرزاری ئەو دەوڵەمەندە دەبێ کاتێک کە یەقینی هەیە هەرچی هەوڵی داوە بۆی قەرزەکەی بداتەوە قەرز کوێر نییە پارەخۆر نییە گەلۆر نییە کاسبکارە بەڵام قەدەری خۆ ئەمەدەی لەبارایە ئەوەندە چاوپۆشیکەرە نایشکێنێ لەبەر چای ماڵ و مناڵەکەی ئابڕووی نابە ئەڵە قەیناکە بڕۆ کوڕەکەی خانووکە چاوپۆشی لێ بکە دەی بە ئەم دوو مانگەش بۆ تۆ بێ کورە باتە ئەم حاڵەتە شتێ دەپەڕێ قەیناکە شتت بردووە لە دوکانەکە لە مارکێتەکە بە ئەوەندەش بۆ خوا بێ بابەجان هەر با تەریق نەبیتەوە لەبەر چای ماڵ و مناڵەکەتا دڵی فراوانە ئینسان ئەگەر لە کۆمەڵگایەکە ژیا ئەم جۆرە دەوڵەمەندانی تێدا بوو وەڵڵاهی بەختەوەر دەبێ هەز بە ناڕەحەتی ناکە ژیانی دەبێتە گوڵستان نابێتە ژان سێمیان فەرمووی کاتێ لە ناو خۆتاندا تەبا بوون هەر میلەتێک لە ناو خۆیدا تەبا بوو حیزب حیزبێنە و تاقم تاقمێنە و تەفرەقە نەبوو کەس کتێبی کەسی نەدەخوێندەوە هەمووی لە یەکی نەدەخوێن هەموو کۆک بوون لەسەر ئەوەی ئێمە منهەجێکمان هەیە کە قورئانی پیرۆزە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کلتوری ڕەسەنی کوردەواری باب و باپیرانمانە هەموومان خوامان یەکە لە یەک مزگەوتە عیبادەت دەکەین و بەرەوە یەک قیبلە دەوەستین لە یەک گۆڕستانە دەنێژرین لە یەک ئاو دەخۆینەوە لەناو یەک بازاڕە کار و کاسبی دەکەین چارەنووسی هەمومان بەیەکەوە بەندە وڵات ئەگە خۆش بووە هەمومانە ئەگە تێکچوو لە هەمووانمان تێک دەچێت نەک لە منی هەژار و لە تۆی دەوڵەمەند نەبێت لە پێشەوە لە تۆ تێک دەچێت ئەی سەر کردە تۆ بە تەن زەرەت دەکەی من بە کیلۆ زەرەت دەکەم چونکە کەمترم هەیە لە تۆ ئەگەر هاتو میلەت حیسابی بۆ یەکتر کرد شورا و ڕاوێشکردن و حیسابکردن بۆ یەکتر هەبوو دەفەرمێ فەظەهر الأرض خەیڕ من بەطنها ئینسان لەو وڵاتەدا لەو نیشتیمانەدا لەو شارەدا لەو گوندەدا تا بژیا باشترە هەتا بژیا لە خێرا دەژیا تۆ ڕۆژانە قسەی خێر دەبیستی قسەی خێر دەکەی عیبادەتی خوا زیاد دەکەی چاکە دەکەی تەرازوی قیامەتت لە خێرا پڕ دەکەی دەی تا بژی باشترە
دەبێت ئینسان ژیان دۆست بێ نەک مەرگ دۆست. ئینسان فێر بکرێ بژی نەک فێر بکرێ بمرێ، بژی لە پێناوی ژیاندا نەک بمرە، حتا دین بژی لە پێناوی ئایندا نەک بمرە بۆ ئاین. ئاین تۆی نایە بۆی بمری، ئاین دەوێت تۆ بژی و خزمەت بە ئاینی ئیسلام بکەیت. ئەم ئیسلامە بەبوونی تۆ ڕووناکی بخاتە ناو دڵی هەزاران و سەدان خەڵکەوە. پێچەوانەکەشی مەلای گەورە دەفەرمێ لە تەفسیرەکە لە بەرگیدایە ئەی ئەگە عەکسەکەی بوو والعەکس صحیح وإذا كان أمراؤكم شراركم ئەگەر دەوڵەمەند ئەگەر کاربەدەستەکانی وڵات فەرمانڕەواکان ئەوانەی نوکە قەڵەمێکیان بەدەستە واژۆیەکیان بەدەستە بڕیار بەدەستی سیاسەتی وڵاتن شراركم لە هەمووتان خراپتر بوون. ئەوەی کە بوو بە کاربەدەست ویژدانی نەما، سۆزی نەما، بەزەیی نەما، سڵی لە خوێن ڕشتن نەکردەوە، سڵی لە تاوان نەکردەوە، سڵی لە خواردنی ماڵی میلەت نەکردەوە، لە ماڵی هەتیو نەکردەوە، بەزەی بە گەنجدا نەهاتەوە، سۆزی بۆ پیرەمێردێکی خانەنشین نەجوڵاکە بە 3 مانگ مەعاشی وەرنەگیرێ، سۆزی بۆ کوژراوێکی بەندکرا و بە ناحەق گیرا و نەدەرنەبڕی. ئەو هەموو فرمێسکەی بینی و فرمێسک بە چاویان نەهاتە خوارەوە پەنا بەخوا. ئەگەر هاتوو لە هەر وڵاتێکە حکومڕانەکان خراپترینی خەڵک بوون، دەوڵەمەندەکان چروک بوون، ڕەزیل بوون، ئەیگوت گیرفانی خۆم پڕ بێ خوایە کرد بارودۆخ هەرچی دەبێت بێ. ئەگەر بۆم دەچێتە سەر ئەو مادە ئەکسپایرە لە حدودەوە بە پارەیەک داخڵکەم و پێم نەزانن خوایەکە میلەت هەمووی سیل و سەرەتانی دەبوو. گرنگەوەی من دەوڵەمەند بم. خوای بوو دەوڵەمەند لە فرسەتێکا دەگەڕا و بازار پشێویەکی پێوە دیار بێ و ئەو نرخیشتەکان بەرزکاتەوە. وەڵی خۆشەویستان ئەو کاتە بەڵایە، ئەو کاتە ژیان تامی نامێنێت لەسەر زەویدا. هەروەها ئەگەر ناکۆکی کەوتە ناو خەڵکەوە کەس حیسابی بۆ کەس نەدەکرد، گەورە و بچووکی نەما، ڕێز و حرمەت لە بینی باوک و ئەولادا نەما، لە بینی دایک و کچە حرمەت نەما. منداڵ بە چاوی کۆیلایەتی و خزمەتکارەوە سەری دایک و باوکی دەکرد نەک دایک و باوکی خۆی. وەیە زانی دایک و باوکی خزمەتکارە پارە پەیداکەرێتی جلشۆر و نان ئامادەکەریەتی. بەزەیی بە بچووکە نەدەهاتەوە. ڕیشسپی و گەورەکان حرمەتیان نەدەگیرە، زانایان ڕێزیان لێ نەدەگیرە و گوێیان بۆ نەدەگیرە. لە وڵاتێکە ئینسان ژیا کەسانی دڵسۆز، کەسانی پسپۆر، کەسانی هاوار دەکەن بۆ حاڵی میلەت وڵە میلەت وەرە وشار بەوە کەس گوێی بۆ نەدەگرتن. ڤیدۆیەکیان بڵاو دەکردەوە 100 کەس سەیری نەدەکرد. لەو لاوە کەسێک دێ دوو جرت و گۆرانی و هەراوبەزم و قسەی حەلەق و مەلەق دەڵێ ملیۆنێک خەڵک سەیری دەکا، دەچێت بۆ ملیۆنێک دەماوەی ڕۆژێکە. هەر وڵاتێک حاڵی ئاوا بوو فەباتن الأرض خەیر من ظهرها، بەخوا تا زوو بمری باشترە. چونکە لە شەڕا دەژی، لە خراپەدا دەژی، لە تاوانە دەژی، دەی بە کەمێک تاوانەوە بچێەوە لیقای خوا ژێر خاک باشترە لەوەی کە کۆڵێک تاوانت هەبێ. جا مەبەستی من لێرەدا ئەوە بوو. مەلای گەورەکە دەفەرمێەوە کاتێک کە تەفسیری ئەوە دەکا وأمراؤكم شراركم کاربەدەستەکانیان خراپترین خەڵک بوون. دەفەرمێ هەر وەچی دەفەرمێ کاربەدەستەکانیان ناپەسندترین کەس بوون. مەلای گەورە دەفەرمێ هەر وەچی ئەمڕۆ بە زمانی شیرینی کۆیان وتوێتی هەر وەچی ئەمڕۆ کە کاربەدەستەکانمان ناپەسندترین خەڵکن. دەڵێ هەر وەچی ئەمڕۆ کە کاربەدەستانی ئێستا ناپەسندترینی خەڵکن. ئەزان ئەم قسەی لە کەیاوتۆ 90 ساڵ لەمەوبەر 90 ساڵ لەمەوبەر مەلای گەورەی کۆیە ئەڵێ کاربەدەستانی ئەمڕۆ ناپەسندترینی خەڵکن. تخوام ڕۆ خەڵکی ئێمەش لە بازاڕەکە بوێرە هەروان ناڵێ هەموو ئەو بڕۆ هەچی دەیکەیتەوە فەیسبوک و ئەوەی کەوا دەردی دڵی خۆی دەگەڕێت چێ لە کاربەدەستانی وەخت ڕازیە. جا هەر ئێستا ناڕازی بووین ناوەڵڵا بڕۆ سەردەمی مێژوو بخوێنەوە پێدا بچەوە. سەردەمی مەلیکی دەیانگوت بەس لە ڕزێمی پاشایەتی بۆگەن ڕزگارمان بێ خەڵک جمهوری بێ ئەوە لەو حاڵەتەدا ببێتە جمهوری و کۆماری خەڵک دەحەسێتەوە. ڕژێمی پاشایەتی ڕووخا لە عێراقا سیرکە، ڕژێمی کۆماری هات، دواتر خەڵک 100 خۆزگەیان بە ڕژێمی پاشایەتی دەخوازیان. زمانی پاشا زمانی سەحابە بوو، ئەوەندە زمانی پاشا کۆماری خراب بوو لە چاو مەلیکیدا. بەعسیەکان هاتە سەر حکم بە تایبەت میلەتی گوێلی کوردی ئەمە هەر هاواری بوو، دیگو بەس لە دەستی ئەو بەعسیە دڕندە ڕزگارم بێ هیچم ناوێ هەر نان و ئاو ناخۆم. ئینتیفازە بوو، ڕاپەڕین بوو، کۆڕەو بوو، دوای ئەنفال و کیمیاباران خوا دەرگایەکی لێکردینەوە وەختمان حەساینەوە. کابرای لادێیی دەیگوت خوادەکە لە مجەماع و لە کۆمەلگا بە زۆرە ملەیەکاندا ڕزگارم دەبێ ئاوەدانی گوندەکەی خۆم دەکەمەوە هەر هیچم ناوێ لە دنیا. بەڵام ئێستاکانە کەمە قەت لەگەڵ ئەوە ڕێدانیمەوە کوفرێک بێ لەوە چێ کوفر بێ زەرەری بۆ دین و ئیمان و ژین هەبێ. ئینسان زمانی بەعز ئاوات بخوازێ. چەند خەڵکی ئێستا بە ئاشکرا هاوار دەکا وەڵڵا زمانی خۆی قەدیم خۆشتر بوو، چانێ نان هەبوو، پارە هەبوو، کەوە هەڵەیەکی گەورەیە. ئینسان ئازادی لە پێش هەموو شتێکەوەی لە ژیاندا
نان و ئازادی بەیەکەوەن تۆ با نانی هەموو دنیات هەبێ پارەی هەموو دنیات هەبێ ئەگە عیزەتت پارێزراو نەبوو شەرەفت پارێزراو نەبوو لە خەتەردایە وە ئەمە دەرسێکە مەبەستم لەوەیە هەر ناڕازین هاتینە ئێستا هەر ناڕازی معاش هەر دەهات خەڵک هەر ناڕازی بوو پارە زۆر بوو هەر ناڕازی بوو لێ بڕین هەبوو هەر ناڕازی بوو هەرچی هاوار دەکا ناڕازیە باشە بۆ هەمومان ناڕازین عەرزم کردن خەلەلێک هەیە بگەڕێنەوە خزمەت قورئان لە مانگی قورئاندا هەر یەکە بەلاپەڕی کردەوەکانی خۆیدا بچێتەوە لە سوڕەتی مەعاریجە بۆ هەلوعا جەزوعا مەنوعا هەیە إلا المصلين بزانە تۆ نوێژ خوێنی ئەهلی مزگەوت و تەراویح و شەونێژی ڕەمەزانی بەڵام لە ناوەندیدا ئەم سیفاتانە هەن کە باسمان کرد گوێ لە وتارەکە بگرەوە بە خۆتا بچەوە جارێکی تر سیفاتەکان ببینەوە لە خۆتا ئەگە تێتا بوون سوپاسی خوا بکە و لێ زیاد کە دڵنیا بە ژیان ژان نییە بەخوا ژیان خۆشی زۆر زۆرە بە خۆشی بەسەری دەبەی شەر نییە پارەکانت زۆر بن شەر نییە لە کۆشکێکی گەورە دابی شەر نییە باخ و باخات و زەوی و زاری زۆرت هەبێ و دوکان و بازارت هەبێ زۆر جار کەسانێک هەن ڕۆژانە دەژین بەڵام دەروونێکی زۆر ئارامیان هەیە خەڵکانێکی شەن حەوت پشتیان پارەکەی بیخوا لێی نابڕێ بەڵام دکتۆری دەرونیان هەیە و عیلاجی دەرونی دەخۆن با بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار با تەبابین لە ناو خۆماندا با وجدانمان هەبێ بەرامبەر بە یەکتر با بەزەییمان هەبێ ڕێز لە یەکتر بگرین و خوش ڕێزی هەمومان بگرێ داواکارم لە خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە هیدایەتی هەموو لایەکمان بدا تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بێ ماڵەکانتان هەر ئاوەدان بێ ماڵی خوای پەروەردگاریش هەمیشە کراوە ئاوەدان بێ والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم